هەرێمی کوردستان تووشی دایان قەیرانی ئابووری و سیاسی و دەرونی هاتووە و بێبازاڕێکی زۆرش لە بازاڕەکانەوە دیارە. بەشێک لە هاوڵاتیان گلەی لە حکوومەت دەکەن، دەڵێن چاودێری لەسەر بازار نییە و فرۆشیار بە پێویستی خۆی نرخ لەسەر کەلوپەلەکان دادەنێ. قەیرانە مەعاش نینە، مەعاش دوو مانگەنجارەکە دێ دکانی ئەشای قیمەت دەکەی ئەشایکە بە 1000 دیناری 2000 تێدەستی گرانە. شرتی مرور لە دادەی لە بەساقن ڕاوەستە لە خوای دەوێ حربەت بدورێتەوە تۆ کاکەی دادەی بینە بە 100,000 لێ خۆش نابیەوە. کامیرە لە هەموو داداندانە کامیرە دوو قاتە. وڵی پێم وابێت ئەگەر بێت و موچە بەو شێوازە بێت پێم وابی سەداسی دوکانەکان دەبی دابخرێن، یعنی تەمەشاکە ئستا سەدا هەفتای دوکانەکان ئەگەر سیر بکرێت بە چۆلی دەبینرێت. بازار زۆر ستا شتەکانی شەرۆک خۆمایتەوە، ینی بۆ منە ئێستا جەنابەت لە بازار شتێکەکە بۆ منە پێشترە 50,000 بێ، ئێستا شەرۆک خۆی 50,000، ینی گۆڕانکاری لەسەر نەکرا نفسی سعر و نفسی جۆرەش لە ڕووی فرۆشت. هاوڵاتیان دەڵێن داواکارین هەرچیزی ئەو کۆتایی بۆ ململانە سیاسیانە بهێندرێ و ڕێگا چارەسەرێکی جدی بۆ دۆخی هاوڵاتیان بدۆزرێتەوە. ڕاستی پێویست وایە لەو زۆرفی لە ئێستامە تێداینە ڕۆشت و ڕۆژ ئیمکانیەتی هاوڵاتیان بەڕاستی زۆر زەعیفە لەبەر ئەوەی وەزعی مادی سیاسی و مادیمان زۆر ناخۆشە، لەبەر ئەوەی ئەس دەکەین هەموو لایەکانی کوردستان سیاسی پێک بێن بەڕاستیدا وەبی ئەو خەڵکە ئەو مجتەمەعی کورد کەوەمە ئێستا تێداینە ئیسراحەت بکەین لەو وەزعی کەوا دەربچین خلاص بین ئەگە پێک هاتنی لایەنە سیاسیەکان نەبیت بەڕاستی وەزعەکەی مە ناخۆش دەبیت. هەرێمی کوردستان لە ساڵی 2014 تووشی قەیرانی دارایی و ئابووری هاتووە و ئەوەش بەهۆی پرسی فرۆشتنی نەوتی هەرێم بەسەر بەخۆی لەلایەن حکوومەتی هەرێمەوە و ئەمەش بۆ هۆی ئەوەی بێبازار و سەڵهەتدانی دایان قەیران.